ئەمڕۆ لە سلێمانی ڕێکخراوی سروشتی کوردستان بە هەماهەنگی ڕێکخراوی کۆمەڵی کوردستانێکی سەوز و چەند برادەرێکی تر دوو لە گۆڕستانی مردووەکان مەراسیمی بە خاکسپاردنی باڵندەیەکی جێبەجێ کرد. ئەم باڵندەیە لە جۆری هەڵۆی دەگمەنە ماوەی هەفتەیەک لەمە و پێش لەلایەن ڕاوچیەکەوە لە گوندی بەردەکەڕ تەقەی لێکرابوو. جۆری ئەو چەکەی باڵندەکەی پێپێکرابوو جۆری تاپڕ بوو و ساچمەکەی ژەهرایی بوو و تێکەڵی گیانی هەڵۆکە بووە. لە ماوەی 5 ڕۆژەیە نەیتوانی هیچ جۆرە خواردنیە بخوات. دوێنێ ڕۆژی یەکشەممە گیانی سپارد. باڵندەیەک وەکو ئەوە وایە پارچەیەک لە ژینگە دەربێن وکو چۆن لە هەموو ئەمریکا ترانسیستەرێکە یا بەشێکێک کە کاتی وایرەگە قرتێنی چۆن و ئەمیر لە کارەکەوێ بە هەمان شێوێ هەچ زیندەوەرێکی هاوکێشەی ژینگەی بکوژێ ژینگە بەرەبەرە بەرەو تێکچوون ئەچێ ئەبێ ئەبۆ بزانین ئەو زیندەوەرانە پاچیان هیچیان زیانیان بۆ ژینگەنێت تەنها مرۆڤ نەبێ و ئەم هەڵۆیەش یەکێکە لە هەڵۆ دەگمەنەکان خۆی لە هەموو جیهانە هەڵۆ بەرەو لە ناوچوون ئەچێ لە بەروی بەرەو دوابڕان ئەچێ چ بەڕاو چ بە گۆڕینی کەش و هەوا چ بە گۆڕانکاری لە ڕۆژینگەکانە بۆیە ئەرکی هەموو کوردێکی دڵسۆزە کە ژینگە بپارێزیێ و داوا لە حکوومەت و بەرپرسانی هەرێمەکەین کە لە بواری پۆلیسی دارستان و بە فەرمانگە ژینگە و دەستێ ژینگە خۆی بینێتەوە کە یاسای قەدەغەکردنی ڕاو جێبەجێ بکەن.